ئایا بزانین دراوسێ بوونی هەبێت باشترە لە نەبوونی یاخود بڵین ئەگەر لەبەرەوەی چاودێریکارن ئایا هەموو دراوسێک چاودێریەکات چاودێریکردن بۆ هەموو ئەمانە لە ڕوانگە و تێڕوانینی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆنە لەناو کۆمەڵگەدا بۆ ئێمە میوانداری مامۆستا ئوسامە باڵەکیمان کردووە کە مامۆستای ئاینیە و لە ستۆدیۆ لەگەڵمانە مامۆستا بەخێر هاتن. زۆر سپاس. مامۆستا پێم خۆشە سەرەتا باسێکی دراوسێتی و هاوسێتی سەردەمی پێشووترمان بۆ بکەی لەگەڵ ئێستادا جیاوازیەکەی چییە و لە تێڕوانینی ئاینی ئیسلام و دراوسێ چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. پێشەچی دەستخۆشیتان لێ دەکەم لە ئەو بابەتە و لە ئەو میوانداریە. پێویستە ئێمە کاتێک باسی دراوسێتی ئەەکەین یەکەم جار لەبەر ئەوەی دراوسێ بازنەیەکی گچکەیە. ئێمە لە کۆمەڵگادا چەندین بازنەمان هەیە، بازنەی خێزان، ئەجا بازنەی دراوسێ گەڕک، شار، هەتا دەبیتە وڵات و ئەجا وڵاتانی جیهان. ئێمە ئەگەر لە بازنەی فراوان پێدا بین یەکەم جار ئێمە بازنەیەکی زۆر فراوانمان هەیە کە ئینسانیەتە. ئێمە هەمومان وەکو ئینسانیەت نەتەوەی حەزرەتی ئادەمین عليه الصلاة والسلام. ئیمامی عەلی فەرمودەیەکی جوانی هەیە ڕزای خوا لێ بی کە ئەفەرمێ الناس إما أخ لك في الدين وإما أخ لك في الإنسانية. مرۆڤەکان یان برایتونە لە دین یان برایتونە لە مرۆڤایەتی، یعنی ئێمە هەمومان براین وەکو مرۆڤ هەمومان براین. پێغەمبەری صلی الله علیه وسلم لە فەرمودەیەک ئەفەرمێ الناس من آدم وآدم من تراب. خەڵک هەمووی لە ئادەم پەیدا بووە، ئادەمیش لە خۆڵ دروست بووە. لە فەرمودەیەکی کەدا ئەفەرمێ الناس سەواسیة كأسنان المشط. هەموو خەڵک وەکو ددانەکانی شانە هەمووی وەکو یەکەوە، هەموو حەق و حقوقیان وەکو یەکتریە. بەڵام بازنەکە زۆر فراوانە، ئەگەر بێت و ئێمە لەناو ئەو بازنەیە بخولێنەوە لەوانەیە یەکتر نەناسین، نەتوانین یەکتری بخوێنینەوە. بازنەکە زۆر فراوانە. خوای گەورە ئێمەی دابەش کرد بەسەند چەند گەل و شەعب، هەروەکو ئەفەرمێ وجعلناكم شعوبا وقبائل ليتعارفوا. کورد و عەرەب و تورک و هیند و ئەوەی میلەتە ئەوانەی دروستکردن. اینجا ئەو بازنەیەش دیسان زۆر فراوانە. لۆیە خوای گەورە ئەو جارە ئاینەکانی نرد. ئەوە ئاینی ئیسلامە، ئاینی مەسیحیە، ئاینی یەهودیە، ئاینەکانی ترە، ئاینە ئاسمانیەکان و ئاینەکانی تریش هەنە. بازنەکە گچکەتر بوویەوە، بەڵام هێشتان بازنەکە هەر فراوانە. ئێستا ئەمە مسلمان لەوانەیە نزیک 2 ملیار بی، مەسیحی لەوانەیە چەندین ملیارە. لۆیە ئێمە بازنەکە گچکەتر ئەەکەینەوە. ئێمە هاوشارین، هەمومان لەناو یەک شار دەژین، ئەوجا هاوگەڕەچین، حەقەکان زیاتر دەبن، هەتا لێک نزیک دەبینەوە، حەقەکان نزیکتر دەبن. ئەوجا دیتە ناو گەڕک. ئێمە لەناو یەک گەڕک، لەناو یەک کۆڵان بێکەوە دەژین. حقوقی مشتەڕەکمان هەیە، کۆڵانمان یەکە، شەقامان یەکە، بۆڕی ئاومان یەکە، تێلی کارەبامان یەکە، هەموو شتمان یەکە. دەبی بەیەکەوە هاوکار بین لە ئەوەی تەعامل لەگەر یەکتر بکەین. بەڵام لەوانش هەموویان نزیکتر جیرانە، دراوسەیە. لەبەر ئەوەی دراوسێ ماڵی بە ماڵی تووەیە، یان لە تەنیشتە، یان بەرامبەرتە، یان لە پشتە. سەردەمی پێش خانووەکان کراوە بوون، خانووەکان مەکشوف بوون. ڕاستە. دەرگاش بە دار و ئەوانە دروست دەکرا، دیوارەکانیش هەر بە دار و ئەوات پێیان دەگوت تانۆک یان بە پەرژین دروست دەکرا. زۆر نزیکتر بوون لە یەکەوە. خەڵک هەمووی ناوحۆشی یەکتری دەدیت، جۆری یەکتری دەدیت، بەڵام تەماشای یەکتریان نەدەکرد. خەڵک ئەو کاتە زۆر چاودێری یەکتریان ناکرد، چاودێری یەکتریان نەدەکرد. ئێستا خانووە، سەبە، دەرگا و پەنجەرەیە، جامەکە دەبل جامە، هەواش ناچێتە ژێرێ. بەڵام بەداخەوە خەڵکەشی زۆر هەیە. ئێستا زیاتر چاودێری یەکتر ئەکا کە ئەوەش دەگەڕێتەوە سەر لاوازی هەستکردن بە مەسئولیەت و هەم لاوازی وازعی دینی وەکو دین، هەم خزمایەتی و جیرانەتی. باشە مامۆستا بووە بە هۆکاری دوورکردنەوەی ئەو پەیوەندیە کۆمەڵایەتی لە نێوان دراوسەکانە هەبووە؟ بەتەئکید. ئێمە دراوسێ لە شەریعەتی ئیسلامدا یان خزمە یان خزم نییە. پێ دەگوتێ الجار الجنب، الجار جاری قەریب، یعنی خزم. الجار ذی القربە، جاری ذی القربە دەکا خزمی خۆتە و جیرانیشتە. هەرچەندە فەرمودەیەک هەیە، هەرچەند دەرەجەی سەحەتەکەی نازانم، دەرێ مروا ئەهل القەرابات لیتەزاوەڕوا ولا یتەجاوەڕوا. دەرێ فەرمان بکەن بە خزمەکان، با سەردانی یەکتر بکەن، بەڵام جیرانەتی یەکتری نەکەن. لەبەر ئەوەی زۆربەی زۆری ئەو برایانەی جیرانن، دوو برا جیرانی یەکتر بن، یان دوو خوشک یان خوشک و برا جیرانی یەکتر بن، بە زۆری وایە لەسەر منداڵەکان بە شەڕ دێن، ئاخیری لەیان دەبیتە عاجزی. لۆیە ئەوە هەیە دەڵێ سەردانی یەکتر بکەن، بەڵام دراوسەیەتی یەکتری مەکەن، تۆزێک لە یەکتر دوور بن لە ئەوەی خۆشەویست و محەبەتان زیاتر بی.
کەواتە لە ناو ئاینی ئیسلامیشدا دراوسێتی سنووری بۆ دانراوە دراوسێتی سنووری بۆ دانراوە لە فەرمودەیەکدا دەفەرمی هەتا چل کەس هەتا چل ماڵ جیرانتە زۆری دووەم لە جیران بەس جیرانە خزم نییە ئەوەش حەقی دراوسێتی هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم مامۆستا کە دراوسەیەک هەیەی بەسەر دراوسێکی دیکەوە لە فەرمودەیەکدا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم جاره هەر کەسێک باوەڕی هەیە بەخوا بە ڕۆژی دوایی باڕێز لە جیرانەکەی لە فەرمودەیەکی تکەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ جوبرائیل عليه السلام ئەوەندە فەرمانی پێدەکردم دەربارەی جیران ئەوەندە فەرمانی دەکرد جیران لەگەر جیرانت باش بە لەگەر جیرانت باش بە حتا وام لێ هاتبوو گومانم هەبوو دەبی میراتیشم لێ نەگری میرات چێ میرات لە ئینسانی دەگری دایک و باوک ژن و مرد کوڕ و کچ ئەگەر لە ئەوانە نەبوون ئەو جار دەچێتە بازنەی فراوانتر مام و ئامۆزە و ئەوانە کەسە هەرە نزیکەکان میرات لە ئینسانی دەگرن کەواتە جیران خرایتە بازنەی کەسە هەرە نزیکەکان یەک لە مافە گرنگەکان دەربارەی جیران ئەوەیە ئێمە لە ماڵەوە کە دەینە دەرێ یەکەم کەس دەیبینین جیرانمە کەواتە پێویستە سەلامی لێ بکەم ڕێزی بگرم لەگەری ڕووخۆش بم زەردەخانەی بەرامبەر بکەم ئەگەر خوا نەخواستە نەخۆشێکی هەبوو پێویستە سەردانی نەخۆشەکەی بکەم ئێمە زۆر جار ئەمن بخۆم بەسرم هاتیە نەخۆش بوویمە جیرانەکەم ئەمنی برتە خستەخانە جیران پێش ئەوەی خزمەکانت بەهاناتەوە بێن براکەس بێت بەهاناتەوە جیرانەکەت بەهاناتەوە دێت کەواتە پێویستە کاتێک نەخۆشە سەردانی بکەی کاتێک تعزیەی هەیە بەشداری لە تعزیەکەی بکەی و دڵنەوایی و مواساتی بکەی هەروەها ئێمە کەسمان فریشتە نینە هەموو کەسێک بە قەدەرە خۆی غەڵەت و هەڵەی لێ ڕوودەدا پێویستە ئەگەر شتێکت لێ دیت بیپۆشی لە لای خەڵک باسی نەکەی ئەگەر لە ماڵ ئێستا زۆر بەداخەوە ئەوە گەلەگەلێک زۆر بووە خانووەکان ئێستا زۆریان دووقاتن گەنج بەفانی لێ عەلاگە و بە شۆرتی سێ چارێک دێتە سەر بەلەکۆن لە بەرامبەر مارە جیرانەکەی ڕادەوەستی ئەو مارە جیرانە کچی هەیە ئافرەتی هەیە جاری وایە بە پێچەوانەوە ئافرەتەکە دەچیتە سەربانەکە بەرامبەر بۆ ماڵە ڕادەوەستی شتێکی زۆر زۆر ناشیرینە لەبەر ئەوەی ئەتوو بڵێ و نەڵێی ئەو کەسە مرتاح نییە کە ئەتوو بەرامبەری کەسێک بێ تەماشای ناوماڵت بکە لێیە پێویستە مراعاتی ئەوە بکرێ تەماشای ناوماڵی یەکتری نەکرێ و هەروەها ئەگەر غەڵەتێکت لێ دیت زانیت جەیچاوی تێدا هەیە و توێت ڕادەگری بە قسەیەکی جوان بە شێوازێکی ڕێک و پێک نەسیحەت و ئامۆژگاری بکەیت هەروەها ئەگەر وەزعی مادی خراپ بوو خواردنی کەم بوو یارمەتی بدەیت حتا لە حەدیثدا لە فەرموودا هاتووە دەفەرمێ ئەگەر شیوتان لێنا ئاوی مەرەگەکە زیاد بکەن شلەکەی ئاوی زیاد بکەن لەوەی بەشی جیرانەکانتان بکە لە فەرمودەیەکی دیکەدا ئەفەرمێ ئەو کەسەی خۆی تێرە جیرانەکەی برسیە بە برسیەتی سەر دەنێتەوە ئەو تێرە باوەڕدار نییە ئەفەرمێ بە باوەڕدار حساب ناکرێت بەخشین هەرچەندە ئاینی بەخشین و خۆشەویستیە بەخشین ئێستا تا چەند مسلمانان پەیڕەویەکەن بۆ دراوسێکەیان لەم سەردەمەیە ئەوە جاران کەم بۆ تۆ یاخود بۆ نمونەک لە ئیمکانێتێکی باشە بەڵام دراوسێکە بینێ زۆر مەسئلەکە ئیمکانیەت نییە ئەمە لە بیرمانە لە کاتی منداڵ بووین دایکمان داپیرەمان بەڕەحمەت بن دەیگوتوەرە کوڕم ئەو شیوە بە ماڵی فلان ئەو شیوە بە ماری فلان ببە فلان کەس ژنی لە بۆ کوڕی هێنایە لە لای ئێمە پێیان دەگوت لەنگەنی وەرە ئەوەی لەوە بە سنگێشی دەداینی ئەوەندە هەرچی هەدیەی لە دەستیدا هەبوو لەناو ئەو سنیە دای دەپۆشت ئێمە لۆمان دەبردن شەوانی هەینی شیومان دەبرد ئەو کاتە پێیان دەگوت شیوە غەریبە لە ئەو ئافرەتانەی کە زۆر بەتەمەن بوون و فەقیر بوون لۆمان دەبردن زائیدەن کەسێک ژنی لە بۆ کوڕی دەهینا دعوەتێکی دەکرد دەرو جیران و خزمەکانی هەموو دعوە دەکرد ئێستا ئەوە نیە دەیباتە قاعەیەکی یەک بەقلاوە و یەک بیبسی دەداتێ لەوانەیە هێشتا لەوێ نەڕۆیشت تووشی سوکەری دەبی ئاخر دەرەجەی خراپەکەی لۆبان کردی هەرچی شیرینی بەس ئەوەی دەداتێ لە ئیسلامدا ئەوانیە لە ئیسلامدا پێویستە بانجی بکەی لە ماڵەوە نانی پێ بدەیت طعام الطعام لە ئیسلامدا زۆر زۆر گرنگی پێدرایە لۆیە لە فەرموودەدا ئەفەرمێ لا يؤمن أحدكم إذا بات شبعان وجاره جائع باش بە مسابوو ئەوە نەماوە ئێستا لەبەر ئەوەی ئێمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە یەکتر دوور کەوتینەوە ئەسبابەکان یەک لە ئەسبابە هەرە کاریگەرەکان تۆڕە کۆمەڵایەتیەکانە و ئەو پەیدابوونی ئەو تەلەفۆن و ئەو جۆرەشتانەیە خزمەکان زیاتر بە تەلەفۆن ئیکتیفا دەکەن لە کەسێک نزیکەکەی خۆی دەپێچیتەوە کاتی خۆی وانە بوو خزم و کەسەکان خوشک برایەکان زۆر سەردانی یەکتریان دەکرد هاتووسۆی یەکتریان دەکرد لێرەوە دەچوونە سلەیمانی دەچوونە دهۆک دەچوونە حاجی ئۆمەران دۆ سەردانی کردنی
خزم و کاری خۆیان بەڵام ئێستا یەکەمین شت لەبەر ئیش و کار و وەزیفە هەر یەکە و خەریکی سەرقاڵی ئیش و کار و وەزیفەی خۆیتی مەجای ئەوەی نیە بەیانی سعات 8 دەڕوا هەیە سعات 3 سعات 4 سعات 5 کۆتایی پێدێ لەوانەیە ئەگەر مەجای هەیە جومعە و شەمانە جومعە و شەمەش هەڵی گرتێلو ئەوەی ئەگەر لە بازار شێشی هەبوو جێبەجێ دەکات یان دەچتە سەفرەی ڕاستە هەر ئەوەندەمان هەیە ئەویدی سەردانیکردن و لە یەکتر پێچانەوە و کاتی خۆی وانە بوو کاتی خۆی خزمی دووریش لە خزمە نزیکەکەی دەپێچەوە بزانی فەقیر نییە هەتا هاوکاری بکە ئێستا بە پێچەوانەوەیە لە ئەوە لێ ناپێچیتەوە هاوکاری بکە لە ئەوەی لێ دەپێچێتەوە بزانە نیتی هەندێکی لە بستێنی بچی بە قەهر نەبی بە قەرز لێ وەربگری ڕاستە ئێستا بەو جۆرە گۆڕاوە ئەوە دووەمین کرانەوەمان بەڕووی دەرەوە ڕاستە عادات و تەقالیدی دەرەوەمان ئێستا لە دەرەوە لە ناو کۆڵان بتبینی سەلامت لێ دەکات بەڵام لە گەڕێکێکی تر بتبینی سەلامت لێ ناکات کە ئەنەهو ناتناسی بەڵام ئێمەوانینە ئێمە زائیدەن لەسەر ئەوەی کە دەبینە جیران لەگەر یەکتر دەبینە برادەر دەبینە هاوڕێ وەکو خزممان لێ دێ چەندین جیران هەیە لەسەر جیرانی خۆی ینی دیفاعیشی لێ دەکات نەکەر ئەوەندە بێ ینی ئەگەر کەسێکی تعدای لێ بکە نایەڵێ دیفاعی لێ دەکات لە ئەوەی کەسێک نەتوانی غەدری لێ بکە و زوڵمی لێ بکە ڕاستە مامۆستا زۆر جار ئەو دابوونەریتە جوانانەی لە ناو کۆمەلگای ئێمەدا هەبوو ئەگەر بە جۆرێک بگۆڕێت وەکو چاولەکەریەک یاخود کرانەوە بە دەوری جیهانە بە ڕووی جیهانە ئەوە شڵەژانێک لە کۆمەلگا دروست دەکات کە گۆڕانکاریە بێ و لەگەڵ دابوونەریتمان ناگونجێ و ئەوەی لەیەکەوێتەوە ئێمە پێمان خۆشە زیاتر لەسەرم بابەتە قسە بکەین بەڵام دەرفەتی پرۆگرامەکە هەرەوەندە بوو سوپاس بۆ ئەو وتە شیرینانە سوپاس بۆ بەڕێستان ئومێ دەکەین ئینشاءڵڵا زیاتر خەڵک بگەڕێتەوە سەر دابوونەریتە کۆنەکان لەگەڵ جیرانی خۆیان باش بن ئاور لە یەکتر بدەنەوە سەبر لەسەر ئازاری یەکتری بگرن عیب و عاری یەکتر بپۆشن هاوکاری یەکتر بن لە ئەوەی جیرانی باش بن و بەخوای گەورەش ئەجر و پاداشتی هەموو لایەک بداتەوە خوا موفق ئینشاءڵڵا زۆر سوپاس بۆ ئێوەش